ئەم بەیانیە کە سەرەتا دەستمان کرد بە پرۆگرام باسی ئەو تۆرانم بۆ کردن کە قسەی لەسەر ئەەکەین یەکێک لەو تۆرانی کە بۆ دایکان زۆر گرنگە و گرنگێکی تایبەت بۆ حاڵەتە ئەدەن ئەگەر هەستیان کرد کە منداڵەکەی هەیەی یاخود ئەگەر نەشی بێت بەڵام دایکانێک هەن کە پێش لە وادەی ئەوەی کە منداڵەکەی قسە بکات ترەکەوێت ئەو گومانەی کە ئاخۆ منداڵەکەی من توانای قسەکردنی هەیە یاخود نا و زانیاریشی لەم بارەوە کەمە ئێمە ئەمانوێت ئەم بەیانیە یارمەتی ئەو دایکانە بدەین لەگەڵ دکتۆر ئەکرەم ئەتروشی ڕاوێژکاری نەخۆشیەکانی منداڵان قساکەین ئەم بەیانیە سەبارەت بە دواکەوتن و هەروەها قسەکردنی منداڵ و هۆکار و چارەسەرەکانی کە چین. بارین باش دکتۆر هیوادارم کە باش بی لەش ساغ بیت. دکتۆر پێش هەموو شتێک با بزانین چ تەمەنێک تەمەنی قسەکردنی منداڵە لە خوار یەک ساڵەوە بۆمان دەرئەکەوێت کە ئەم منداڵە توانای گفتوگۆکردنی هەیە لە ئایندە یاخود نابۆمان دەرناکەوێت. بەێ بەیانی باش ڕاستی یاگرێدای قۆناغەوەیە قسەکردنە منداڵیت تشتاشجیە سێ هەیوی هەندە دەنگێت وەکیت بێژنی دەنگێ کودرات کەتن وەختت بنە شێش هەیو هەندە دەنگێت متەقەتعت کەتن بەست ژیە هەشت بوونە هەیڤۆدا دێشێت بێژیتن دا باوبا هەتا بیتە ژیە ساڵەکێ دێشێتن چەند پەیوەکێ دیش بەلی وانە بێژیت شەی بێژین و بۆ ژیە ساڵ و نیڤە پێویستە زارۆکی بشێتن شەش پەیوەکە بێژیتن شەش پەیوەکدا و شەش پەیوەکە پێمی بێژیت لە ژیە دوو بۆ سێ ساڵیا دەوێت پێویستە زارۆک هەندە کورتە ڕستەیەن یەپێکاتیش دوو پەیوەکە بێژیتن ژیە دوو بۆ سێ ساڵەدا لە ژیە چهار ساڵە دەوێت قەسەکردنەکە تەواو هەبیتن و ڕستەیەن درێژ و چیرروکە بێژیتن ئەوجا ئەv بڕیاردانە سەرگیرروبوونێ یا گرێدایە قۆناغێوە ئەو قۆناغە ژیە زارۆکی تێدا و کاتوێ قۆناغێدا چەندی چێتە پەیویت چەندی چێتە بێژیت و کا چەندە کێمەش ئەف مۆدڵی مەگوتی یەک و شیانێت زارۆکی پێویستە هەبن. باشە دکتۆر تا چەندە خودی ئێمە هۆکارین بۆ ئەوی کە منداڵەکەمان دواکەوێت لە قسەکردنە ئایا هۆکارەکان هۆکارێکن کە بۆ ماوەیین تەنیا ئەبێتە ئەوەی کە منداڵ قسە نەکات یاخود هۆکارێکیشن لەلایەن دایکان و باوکانەوە کە قسەکردنی منداڵ دوا ئەخات. ڕاستی بسیار گەلەکە گرنگە بەداخەوە گەلەکە بەربەڵافە ئەف دیاردەیە گیرروبوونە ئاخفتنێ بەداخەوە گەلەکە بەربەڵاوە پرانیەوان زۆر بەی زۆرێوان نەژ ئەگەرێن پاتۆلۆژیکێن گەلەکێن گرنگن ئەگەرێن پاتۆلۆژیکێن گەلەکێن گرنگ زەڤرنەڤە بۆ وەکی ئەف نەخۆشیە یا ڕەفتاری و دەڕوونی کۆت بێژنێت تەوەحود یان ئۆتیزم یان کو کەربوون نابیستایی هەبیتن کەربوون ژبەر ئەگەری هەندە نەخۆشیەن و گوه گرد بیتن یانژی بیرکۆلی و تێکچوونە مێشکیەوە ئەگەرێن یەن پاتۆلۆژیکن یەت و گەلێکێت گرنگ و دەفێ هزرەمەدە هەبن دەما ئەم زارۆکێکیت بینین گیرۆبوونە پەیوێ دەفەی بەلێ خۆشبەختانە پرانیا زارۆکە ئەوێت گیرۆ دبنت ئاخفتنێدا نە ئەون ئەوێت ئەف سێ فاکتەرە ژێت گرن بەلکو بۆ هەندە فاکتەرێن کێم گرنگی زەڤریتەوە بەلێ پۆگوت گرنگن ئەگەر نەهێنە چارەسەرکردن دێ ئەف گیرۆبوونە هەرۆ بەردەوام بێت ئەگەری هەرێ سەرەکی ئەوە و ئەگەر بهێت و زارۆک کێم پەیوەندی پێبێتەکردنش لایە خێزانی بەش لایە دەیبابەوە ئەگەر بهێت و بەداخەوە گەلە دەیباب فێل بینە زارۆکی دێ ئایپادێ یان مۆبایلێ دەنەوێ دەمژمێرێت درێژت ڕۆژێدا خۆ مژیل کەتەنە هەندێک چ ستران بن چ کارتون بن چ هەندە پەیوێت متەقەتە بنیان و ڕەنگە تشتێک بیتە زمانێکی دیبیت بری زمانی دەیکێویتن لوی چاغی دێ زارۆک فێل بیتە وان تشتان ئەوێت بینیتنت مۆبایلێ دایان ئایپادێ دایان هەتا و تەلەڤیزۆنێ دا بیتن و پەیوە درست یان قەسەکردنە درست گەل دەیبابە یان کەس و کارێن خۆت ماڵدا ناکەتن ژوێ ئەگەرێ دەبینی گیرۆبوونێک چێ بۆ ئەوە ئیکەش ئەگەرێن
هەرە سەرەکی هەندێکی دیێت هەین بۆ ماوەیی زڤریتن بۆ ماوەیی هەندێکێت هەین هەندە خێزانەدا دەبین کەسێکی دیت خێزانی دای هەی ئەوژی گیرۆ بۆ دەمێ خۆدا بجا دیف چونەکە باشە دەوێتن داکۆ بزانی کە ئایا ئەف ئەگەرە پاتۆلۆژیکە یان نەپاتۆلۆژیکە دا بزانین چارەسەریە درست بۆ بێتەکردن و بزەڤڕینینە ئاستێ پەیڤینە یان ئاخفتنە درست. باشە دکتۆر هەندێ کێشە هەن کێشە ئەناتۆمیەکانی دەم و ددان و ناودەمە ئەویشە بێتە هۆکار بۆ ئەوەی کە منداڵ درێن قسە بکات یاخود وشەکان بە دروستی نەڵێت ئەوانش کێشن ئەوشە بێتە هۆکار؟ بەێ ئەو ڕژەیەکە گەلەکە کێمە ڕێژەیەکە گەلەکە کێم مەبەست ئەوە کارتێکردنەوە گەلەکە کێمە گەلەکە های ئەوێت بێژنێ زمانی وایە قەیدکردیە بنێ زمانی ئەوە فرینۆم دیایتە حتا سەرێ زمانی لڤینە زمانی پیچێکەوە سنووردارە ئەو تشتێکی گەلێکی ئاساییە گەلێکە بسانەهی تێتە چێکردن پڕایە نیشتەگەری بە نیشتەگەرت شێتن بشێوەیەکی گەلێکی ئاسان وێ قەیدکێ ببڕیتەوە و لڤینە ئەزمانی زێدە بکەتن گەلێک ڕێژەیەکە کێم ژوانە تووشی گیرروبوونە ئاخفتنێت بن یا گەرنگتر وەکی مامەژەپی کردی یا گرێدایە نابیستانێڤە یان بیرکۆلیەوە یان تەوەحودێ. باشە دکتۆر ئێمە دەزانین کە ئێستا بەشێک لە دایکان و باوکان هەن زمانی دایک چییە بەڵام منداڵەکە بە پێچەوانی زمانی دایکەوە ئەخوێنێت منداڵەکان هەر لە تەمەنی باخچەی ساوایانەوە ئەبەنە ئەو باخچەی ساوان و قوتابخانەکە بە زمانی ئینگلیزی ئەخوێنن تا چەند ئەمە کاریگەری ئەکاتە سەر ئەوەی کە ئەو منداڵانێکە لە دوو زمان یاخود پەروەردەی دوو زمان یاخود زیاترە بن یان ئەو منداڵانێکە لە تاراوگەن ئەمە چەند کاریگەرە خاتە سەر ئەو منداڵانی لە ماڵەوە شێوازێ قسەکردنی گوێلەیە لە خوێندنگا و لە ئەو شوێنی کە ڕۆژانە بۆی دەچێت زمانێکی دیکە ئەما بێتە هۆکار بۆی کە منداڵ درەنگتر قسە بکات مەبەستم ئەو تەمەنە کەمەکەیەکە لە دوای ئەوە ئەبێ دەست بکات بە قسەکردن. بەێ بێگومان ئەگەر بهێت و زارۆک ژیە هێشتا فێری قەسەی نەبی و دوو زمانە فێل ببیتن ئەو ئەگەر خێزانێدا گەل زارۆکی نەهێتە ئاخفتن بە زمانی دێکێ پشێوەیەکێ و تێرا هەندێ بکەتن ئەو دێ زەحمەتی بینیتت وەلگرتنە زمانی دێکێدا دەمێکیتە باخچەی و زمانی بیانی ئەو بێگومان کۆرسێ نیشاندانەیە و گەڵە دەمژمێرەت ڕۆژێدا بەتن بۆرینیتن لەوی باخچەی وی بنگەی بێگومان دێ پتر فێلی وی زمانی بیتەنشک و ماڵ ئەگەر بهێت وت ماڵدا خێزانێدا دەی بابیان کەس و کارنت ماڵدا گەل نەئاخبن یا باشتر ئەوە هەندی بێتە گیرۆکردن فێلبوونە زمانی دیتر حتی که زارۆک زمانی دیکە باش فێل ببیتن شنی فرەکەنە ئەبێ بەلکو ئەگەر بێت و زارۆکی فێلی پەیڤێ نەبیتن ماڵدا و گەلێکی گەل نەئاخف بن و زمانی دیکە باش نەگرت بیتن و بچیتە باخچەی و پە زمانێکی دی ئەو بێگومان دێ کارتێکردنێ وەلگرتنە هەردوو زمانەکە تایبەتی زمانی دیکە و گەلە گرنگترە ژبەرک و ئەو پتەریە پێویستی بە زمانی دیکەیە. باشە دکتۆر تا چەندە گرنگە یاخود ئایا ئەمەش ئەبێتە هۆکار ئەگەر خێزانێ بچووکتر بێت منداڵەکەی درەنگتر قساکات بەڵام خێزانێکە گەورەتر بێ منداڵەکە زیاتر و زووتر وشەکان دەرەبڕێت چونکە کردداری ئاخاوتن بە شێوەیە کە کاتێ مناڵکە فێری قسەکردمێ بەو شێوەیەکە شتێک بڵێت وەڵام وەربگرێتەوە یاخت کە شتێک ئەبیستێ وەڵام وەربگرێتەوە لە کاتێکدا زۆربەی خێزانەکان ئێستا کەمتر مناڵیان هەیە یەک بۆ دوو منداڵیان هەیە زیاتر منداڵەکە لە بەردەمی تیڤی دانیشێت بەبێ ئەوی کە بڵێتەوە تەنیا بەس گوێ ئەگرێت ئەمە تا چەند کاریگەری هەیە گەورەی خێزان و بچووکی خێزان لەسەر قسەکردن. بێگومان گەورەوی بچیکی خێزانێ الگەلک و ڕفتارە کەس و کارên ماڵدایان خێزانê دەلگەل zarokî yani hay xêzana biçîkêşî çêt bît bez deyk û bab û du zarokî tenê bin bes ew deyk û bab rêjeyek gelek baş ji demê xwe yê rojane diborînin qesekirdinê û peyva gel zarokî dibînî zarokê we zîtir fêrî peyvê bû û hinde cara jî xêzan dibînî ya mezin ew gelek kes têda belkû pîte pê nayê te kirin yan gelekî gel zarokê qese nakin yan gelek girin girê hindê nadin dibînî egerê hindê zarok gîrî bû qesekirdinê da
بجد اكيد بيجم بچيكي ومازن يا خزانه كارتكرنا هي بلكو جالك ممكنه ديباب دهلن بچوكي يا خزانه كارتكرني بكتن بشكل نريني اگر بهتو او برول خراب بن ودمك باج بدنا قسكرني الجلزاروكي او فاكتر جالك جرنت نابيتن باشا دكتور باسد لأوتيزم كردو تتلا هندك من نالان بهوي اوي كأوتيزم يعني هي رنجا درنگ ترقصاب كان وهندي بابلين كشي دي كشي كمن دال توشي درنگ قصة كردن اكات دمي بلم golden time وكاتي زيرين بو چارەسەر کردنی ئەو منداڵانە لە چ تەمەنێکە لەکەیە وەکەی پشکنینی بۆ بکەن راستی بو وەک هەر نەخەوشیەک چەند زیتر دەست نیشان بکەن و چارەسەریە دەست پێ بکەن بێگومان دێ ئەنجام باشتر بن پرانیا زاروکاش پشتیژیە ساڵێ دەست پێ بکەن کو بێتە دیتن بەری ویژی هەندێک نیشانên هەین بەلکو ئەو نیشان نەگەلێکت ئاشکرانە بەس ئەگەر بهێت و دێک لاو یا ژیر بیتن و یا بیر کول بیتن و زی بەرێ خۆ بدەتێ ئەو دژێتن هەرش ویژی وێ گۆمانێ بەتن gelek hindekî heyên xêzana dayê heyên bo mayîne eger bêhêto dêkê minalekê tûj bû hebîtin bêguman ew dê pitir berê wê minalê piştî wî bîtin û dê zîtir wê gumanê betin û dê zîtir reya nûjdarî welgerîtin nûjdar jî wek nûjdarê zaroka yan nûjdarê deroniyê zaroka pitir ku yê girê daye pêve ew divêtin hinde testê taybet bên te karî li derbarê zarokî da wê beryarê bidetin ka aya zarok yê tûş e yan ku ne tûş e em nûke wek otîzm wek nexweşiyek wernagirîn berku wek spektrumekê berfirehê nexweşiyê gelek nimreyê tenyan gelek تیجیا و نخوشیه یا هیا گلکا سوک یا هیا مامنوند یا هیا گلکا پیز بجا او کی مگوتی طیفه که یا سپکترومه که برفره دوی او کسی بیتن شارازایی که باشه دوی باری ده بیتن و کی پامجا بکری اگر به تو زاروک کی هبیتن اجبر بو مویه دویتن گرنگی بیتدان و اگر به تو دیگه دیت هندک نشان الدف نخوشی هبن بونمونه زاروک همی گوا پیته نکتب دورو برید خوب پیته چه خلکی نکتن خوب تشتاو مجیل کت نکوب مرووا و زاروک دیل دف بن چو پیته پی نکت نویتی راریال گل زاروک اب کت وید هر ابتنی بیت یان هر بریویل موبایل یان تلفزیون ابتنی بیتن یان بریویل بیت همو درگه بیت فکرن درگه خانی همو درک بیتن بیکو بری خوب ده تبدیف خورا اوه راستی نشان مترسی دارن دوی دایباب بگرنگی و ولگرن و رایات های بدمندی ولگرن که اگر بهت و نشانه که زیه اوتیزم بید دا چاره سریه که پیش وقت بیته کرن باشا دکتر بابین اصر خواردنکانیش لباو با پیرانوا هندشت هيا كماوتو تاوكو استاش بو نمونه هێلکەی کۆتر ئەڵەن بدرێ بە مناڵ زووتر نوتقیەکاتەوە زووتر قساکات یاخود هەر بە گشتی خواردنەکان ئەوانەی پسپۆڕی خۆراکن دەزانن کە خواردنەکان بەشێکیان پێیان وترێت خواردە سارد مەزاجەکان و بەشێکی تریان گەرم مەزاجەکانە دەوترێت گەرمەکان کاریگەری باشتری هەیە بۆی کە منداڵ زوو قسەکە بۆ نمونە ئەگەر ماستی بدەیتێ لەگەڵ یا کەمێ زەنجەڤیل یا یەکەمێک دارچینی بۆ تێکەڵکەی کە ئەو دوانەی تر گەرمن بەڵام ماستەکە سارد مەزاجە ئەمانە تا چەند دروستن خود نبی شوی کوته تا گوتن رنگی گلک حالا و مبالغاتی ده هبیتن بعد شوی کی گشتی خارنا تندرست بگمان گلک یا گریدای پیش کفتنا همی کارن مشکی کو اکی جوانا قصه کردنه نی قصه کردن وکی ما آماجه بکری یا گریدای کاری مشکی به اگر به تو کاری مشکی یه درست بیدن دی قصه کردن درست بید و او خارنا دویتن هبیتن کو کاری مشکی باش بید دویت خارنا که همه جور بیتن دویتن رول اومگا 3 نه تشبیه کردن اینی وکی ما آشکرایی زانین کو
خارنين دریایی و بداخل ام ولاتكين ديريش دریایی‌نه اجبارن دي خارنه دریایی لفمت كيمن جوي اگری اوميغا 3 كيمت ناف خارنه دا دوید بيتا والگرتن اگر خوب شوي تونا بيتن بونمونه يعني او ماسين بحرية كو تونا يك وداودي دا او جهر باشه گیز گلک باشه گیز به نخارن هر وصا خارنکو همه جور بشوی کی گشتی نکوب گری دین بهنده خارنا و هنده کی دی بهلین خارم شوی کی گشتی خارنکو همه جور بیتن فاکتورین سرکی تدابن یان تخمین سرکی کو کربوهیدرات و پروتین و چورین ساخلم ویتامین و کانزا همی تدابن بگمان رولک گلک گرینگی هی قصه کردنا درست دا و یا پیش وقت دا زۆر باشە سپاس دەکەین دکتۆر ئەکرەم ئەتروشی ڕاوێژکاری نەخۆشەکانی منداڵان ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بووی سەبارەت بە دواکەوتنی قسەی منداڵان و هۆکارەکانی و چارەسەرەکانی قسەمان کرد سپاس دەکەم.